الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بنران بسران برز خوشويست ئەمە ئاڵلقەی هەشتەمە لە بابەتی چۆن دەبینە موسڵمانی ڕاست و ساغ. هەنگاوێکی دی یاخود هۆکارێکی دی بۆ ئەوە کە بگەینە ئەو قۆناغەی کە خوا پشتیوان بێ شایستەمان بێت بە موسڵمانی ڕاست و ساغ لە قەڵەم بدرێین، بریتێ لەوە کە خەسڵەتی تەقواوە دەستبێنین، پارێزکاری. لەم ئاڵلقەیەمەندە باسی تەقوا دەکەین. لە چەند بڕگەیەکدا سەرەتا باسی چەم کوواتای تەقوا دەکەین و دوایی باسی پێگە و پایەی تەقوا دەکەین، ئەنجا باسی چۆنێتی وەدەستێنانی تەقوا دەکەین و لە کۆتاییشدا باسی سەرنجامی پارێزکاران و بەرهەمی تەقوا دەکەین لە ژیانی مرۆڤدا لە دنیا و لە دوا ڕۆژدا. بینە سەر بڕگەی یەکەم چەمک و واتای تەقوا. دیارە وشەی تەقوا وشەیەکی عەرەبیە، لە زمانی عەرەبیدا دەگوترێ وەقا یەقی وقایەتەن، هەروەها وقاه يوقيه تقية يا توقية بهردو شێوەکەی هاتووە، واتە پاراستی دەیپارێزێ پاراستن. بۆیە من بۆ وشەی تەقوا پارێزکاریم بەکارهێناوە، نەک پارێزگاری کە بە معنای حفظە پاراستن، بەڵکو تەقوا یعنی کاری بە پارێز، ئەوە کە مرۆڤ کار بکە بجۆڵێ بەڵام بە پارێز و بە وریایی. یەکێک لە زانایان دەڵێ حەقیقەت التەقوا امتثال المەأمورات واجتناب المنهیات. دەڵێ چیەتی تەقوا بریتێ لە جێبەجێکردنی فەرمان پێکراوەکان و خۆ لێپاراستنی قەدەغە کراوەکان. ڕاغیب الئەسفەهانی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبە بەناوبانگەکەی خۆیدا کە بۆ شیکردنەوە و ڕوونکردنەوەی وشەکانی قورئان مفەڕەدات و ئەلفاظ القورئان نووسیوێتی، دەڵێ وصار التقوى في اصطلاح الشرع حفظ النفس عما يؤثم. دەڵێ تەقوا لە زاراوی شەرعدا بریتێ لە خۆپاراستن لە هەر شتێک کە گوناهبارکەرە. گومانی تێدانی ئینسان بە دووشتان گوناهبار دەبێ، بەوە کە ئەرکە شەرعیەکان بچوێنێ یاخود قەدەغەکان بشکێنێ. کەواتە تەقوا دەبێتە کۆکەرەوەی تێکڕای جێبەجێکردنی ئەرکە شەرعیەکان و خۆپاراستن لە تێکڕای قەدەغە کراوەکان و ئەو شتانە کە خوا سوبحانە وتەعالا قەدەغەی کردوون و حەرامی کردوون. بەو پێبێت تەقوا هەموو کایەکانی ژیان و هەموو بوارەکانی شەریعەت دەگرێتەوە. دەتوانین بڵێین تەقوا هەروەکو چۆن بۆ ئیمان سێ پلەمان باسکردن، پلەی هەرێ بەرز کە بریتێ لە ئیمانی خۆشویستراو، ئیمانی پەسەند کە خاوەنەکەی دەپارێزێ نەکرد لە شیرک و کوفر و لە قەدەغە کراوەکان، بەڵکو لە گوناحە گچکەکانیش و لە چواندنی پەسەندەکانیش دەیپارێزێ. لە خوار ئەوەوە پلەیەکی دیکە هەیە کە ئیمانی پێویستی پێدەگوترێ، ئەلیمان الواجب، کە خاوەنەکەی دەپارێزێ لە هەر شتێک کە واجب بێ بشوێندرێ یاخود قەدەغە بێ و بشکێندرێ، واتە خاوەنەکەی لە گوناحە گەورەکان دەپارێزێ و
لای کەمی ئیمان پلەی خوارەوەی ئیمان مطلقی ئیمان ئەویش ئەوەیە کە خاوەنەکەی دەپارێزێ لە کوفر و شیرک و نیفاق بەڵام نایپارێزێ لە گوناحە گەورەکان چ چواندنی ئەرکەکان بن چ توخنکەوتنی قەدەغەکان بن. ئەنجا تەقوا و ئیمان زۆر تێکەڵکێشن بە هەمان شێوەش دەتوانین بڵین تەقواش پلەی هەرێ بەرزی هەیە کە بریتێ لەوە کە مرۆڤی پارێزکار خۆی نەکرد لە شیرک و کوفر و نیفاق بپارێزێ وە نەکرد تەنیا خۆی لە قەدەغە کراوەکان و لە چواندنی ئەرکە پێویستەکان بپارێزێ بەڵکو خاوەنەکەی خۆی بپارێزێ لە وردە گوناحان و لە چواندنی ئەو شتانەش کە پەسەند و چاکن کە ئەوە پلەی سەرەوەی تەقوایە. پلەیەکی نێوەڕاستی تەقوا هەیەویشەوەی کە خاوەنەکەی بپارێزێ لە چواندنی ئەرکە پێویستەکان هەروەها لە شکاندنی قەداغەکان و پلەی خوارەوەی تەقوا هەیە کە لەوە کەمتر تەقوای پێناگوترێ ئەویژەوەی خاوەنەکەی بپارێزێ لە شیرک و لە کوفر و لە نیفاق و لە دەرچوون لە بازنەی ئیمان و ئیسلام و تەقوا. بینە سەر بڕگەی دووەم پێگە و پایەی تەقوا گومانی تێدانە کە خوا سوبحانەوە تەعالا هەرچی بەڵێنی چاک و گفت و موژدەی خۆشی دنیا و دواڕۆژن بە پارێزکارانی داون هەر لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرەوە کە خوا سوبحانەوە تەعالا دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. ئەم کتێبە هیچ دوودڵی تێدا نییە ڕاستەڕێکەرە بۆ پارێزکاران. هەروەها خوا سوبحانەوە تەعالا هەموو موژدەیەکی باش هەموو بەڵێنێکی چاکی بە پارێزکاران داوە چ لە دنیادا بۆیە نەخوا سوبحانەوە تەعالا دەفەرمێ وئین تەصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. ئەگەر ئێوە خۆراگر بن و پارێزکار بن پیلان و فێڵی ئەوان واتە دوژمنانتان زیانتان پێناگەیەنێ. هەروەها خوا سوبحانەوە تەعالا دۆستایەتی خۆی بۆ ئەهلی تەقوا چەسپاندووە دەفەرمێ ئین ئەولیاؤه ئیلا المتقون دۆستەکانی خوا تەنیا پارێزکارانن. هەروەها دەفەرمێ والله ولی المتقین خوا دۆست و نزیک و خۆشەویستی پارێزکارانە. هەروەها خوا خۆشەویستی خۆی بۆ پارێزکاران داناوە دەفەرمێ والله يحب المتقین خوا پارێزکارانی خۆش دەوێت. بەنسبەت ڕۆژی دواییشەوە خوای پەروەردگار دەفەرمێ پارێزکاران ئەوانن کە دەچنە بەهەشتەکانی خواوە. بێگومان بەهەشتەکانی خوا و پاداشتی خوا لە گرەوی پارێزکاراندایە کە ئەوە لە چەندان ئایەتدا خوای پەروەردگار ئەوەی جەخت لەسەر کردوێتەوە. تەقوا چۆن وەدەست دەهێنرێ بێگومان هەروەکو ئیمان و پێشتر کە باسمان کرد و تەزکیەی نەفس و خۆپاک و چاکردن هەروەها خواپەرستی و بەندایەتی بۆ خوا ئەنجامدان هەموو ئەوانە پەیوەندیان بە ویستی مرۆڤەوە هەیە. مرۆڤ دەتوانێت خۆیان بۆ ماندووکە هەوڵیان بۆ بدا بۆ دەستیان بێنێ و دەشتوانێت کە لەو ڕۆ کەم تەرخەمی بکە. تەقواش بە هەمان شێوە. تەقواش گومانی تێدانە کە لەژێر ویست و ڕچێفی ویستی مرۆڤدایە. ئەڵبەتە مرۆڤ ئەگەر توانی دەست بگەێنێتە تەقوا دەبێت ستایشی خوا بکات کە خوا سوبحانەوە تەعالا کار ئاسانی بۆ کردووە بەڵام مرۆڤە دەبێت تەقوا خۆی وەدەست بێنێ هەروەکو ئیمان و عیبادەت و تەزکیە و هەموو شتە چاکەکانی کە بە هەمان شێوە هەروەکو پێچەوانەکانیشیان کوفر و شیرک و نیفاق و گوناح و تاوان و لادانیش ئەوانیش دیسان هەر پەیوەستن بە ویستی مرۆڤەوە. مرۆڤ دەتوانێت ڕوو لە خێر و چاکە بێ و دەتوانێت ڕوو لە شەڕ و خراپە بێ کەواتە تەقوا بە هەوڵ و تێکۆشانی مرۆڤ وەدەست دێ و من لە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەخواسووندا بە تەفسیل باسی تەقوام کردووە و شێوازەکانی
و ڕێبازەکانی دەستگیربوون لە تەقوا و لە پارێزکاری لەوێ بە وردی باسمان کردووە. بەڵام خلاصەکەی ئەوەیە کە مرۆڤ بەبێ هەوڵدان بەبێ تێکۆشان نەدەتوانێت ئیمان بێنێ، نەدەتوانێت ئەهلی تەزکیە بێ، نەدەتوانێت ئەهلی عیبادەت بێ و نەدەتوانێت ئەهلی تەقوا بێ. بێگومان مرۆڤ دەبێت هەوڵدات و خۆی ماندوو بکات. بڕگەی چوارەم و کۆتایی بەرهەم و دەرەنجامی تەقوا لە دنیادا تەقوا دەبێتە هۆی پاراستنی خاوەنەکەی، دەبێتە هۆی ئەوە کە خاوەنەکەی بپارێزێت لە هەر شتێک کە مایەی عیبدارکردنی بێ، ناشیرینکردنی بێ کە بریتین لە گوناح و تاوان و لادانەکان. و لە ڕۆژی دواییشدا تەقوا دەبێتە هۆی ئەوە کە خاوەنەکەی بچێتە خزمەت خوای پەروەردگار. إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر. پارێزکاران لەنێو باخ و گوڵ و گوڵزار و کانی و سەرچاو و ڕووبارامدان في مقعد صدق لە شوێنێک لە نشینگەیەک کە ئەو پەڕی باشە عند مليك مقتدر لە لای حکمڕانێکی زۆر توانادار کە خوای بەرزی مەزنە سبحانه وتعالى. وەک پێشتر باسم کرد خوا سبحانه وتعالى هەموو موژزە و بەڵێنەکانی دنیا و دوا ڕۆژی بۆ ئیمانداران بەستونەوە بە ئەندازەی تەقوایەنەوە و تەقواشی کردووە بە بەرهەمی عیبادەت. وەکو لە ئاەتی ژمارە 21 لە سوورەتی ئەلبەقەڕەدا خوا سبحانه وتعالى دەفەرمێت يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. ئەی خەڵکینە ئەو پەروەردگارەتان بپەرستن کە ئێوەش و ئەوانی پێش ئێوەشی هێناوەتە دی، بەڵکو پارێزکاری بکەن، واتە بەڵکو ببن بە ئەهلی تەقوا. لە ئەنجامی عابیدبووندا مرۆڤ دەبێتە متەقی، لە ئەنجامی خواپەرستیدا مرۆڤ دەبێتە پارێزکار. هەروەها لە مەسەلەی ڕۆژوگرتندا خوا سبحانه وتعالى دەفەرمێت يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەی ئەوانەی بڕواتە ئەنهێناوە ڕۆژوگرتنتان لەسەر پێویست کراوەکو چۆن لەسەر ئەوانی پێش ئێوە پێویست کرابوو، بەڵکو پارێزکاری بکەن، بەڵکو ببنە پارێزکار. هەڵبەتە پارێزکاری و بوونە پارێزکار چەمکێکی ئیمانی و ڕوحی هەیە، بەڵام چەمکی دیکەی فراوانیشی هەن. بۆ وێنە لە ئەنجامی ڕۆژوگرتندا وەکو چۆن مرۆڤ حاڵەتی خۆپاراستنی بۆ پەیدا دەبێتە پارێزکار بەنسبەت بینی خۆی و خواوە، خۆی لەو شتان دەپارێزێت کە خوا پێی ناخۆشن. بە هەمان شێوە لە ڕووی تەندروستیشەوە مرۆڤ دەپارێزرێ لەو نەخۆشی و دەرد و ناڕەحەتیانەی کە لە زۆرخۆری و لە کێشی زیاد پەیدا دەبن کە ڕۆژوگرتن هۆکار و چارەسەرێکە بۆ نەهێشتنی ئەوە. هەروەها بەهۆی تەقواوە مرۆڤ دەپارێزرێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەوە کە گلەیی بێتە سەرێ. مرۆڤی خۆپارێز ئەو کەسەیە کە لە پەیوەندی خزمایەتیدا، لە دراوسێتیدا، لە دۆستایەتیدا، لە هەڵسوکە و لەگەڵ خەڵکدا خۆی بپارێزێ لەو شتانەی کە جێگەی نیگەرانی خەڵک و ناڕازی خەڵک و زیانگەیاندن بە خەڵکن. هەروەها لە ڕووی سیاسیشەوە گومانی تێدا نییە کە صفەتی تەقواوە لە خاوەنەکەی دەکا کە ڕاستەڕێی خوا بگرێ و بە کوێرە ڕێیاندا نەڕوا و تووشی ڕێچکان نەبێ و نەترازێ و نەخلیسچێ. هەر بۆیە لە سوورەتی ئەلئەنعامدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەمە ڕاستە شەقامی منە، ڕاستەڕێی منە، شوێنی بکەون و شوێن ڕێچکەکان مەکەون، ئەگەرنا لە ڕاستە شەقامی خوا دەترازێن. هەر کەسێک وە دوای ڕێچکان بکەوێ لەسەر ڕاستەڕێی خوا نەماوە، ڕاستە شەقامی خوای بەرداوە. دوایی دەفەرمێ ذلكم وصاكم به لعلكم تتقون. ئەم ئامۆژگاریەی کردن پەروەردگارتان تاکو خۆ بپارێزن، تاکو پارێزکاری بکەن. کەواتە متەقی و پارێزکار کەسێکە لە ڕووی سیاسیەوە تەنیا ڕاستەڕێی خوا بگرێ
و بە دوای ڕێچکان نەکەوێ. ئەنجا پێی وابێ کە نوێژ و ڕۆژەکەی شەفاعەتی بۆ دەکەن لە حاڵێکدا کە ڕیشی خۆی لە مست کەسێک ناوە بە ڕێیشی دادەباز جگە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. بەڵکو دەبێ خۆپارێزی هەبێ و بەهۆی ئەو تەقوایەوە لەسەر ڕاستە شەقامی خوا بڕوە و ڕێبازەکەی پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم بەرنەدا، ئەمجا پێی دەگوترێ متقی و خۆپارێز. هەروەها لە ڕووی هەڵسوکەوتی ڕۆژانەوە، لە ڕووی بازرگانی مامەڵەوە و لە ڕووی هەڵسوکەوتی خێزانیەوە، لە هەموو بوارەکانی ژیاندا خوا سوبحانە وتەعالە وشەی تەقوای هێناوەتەوە پێش. بۆچی؟ چونکە لە هەموو بوارەکاندا مرۆڤ پێویستی بەو خەسڵەتی خۆپارێزی پارێزکاری هەیە تاکو بە شێوەیەک هەڵسوکەوت کا خوا لێ ڕازی بێ و بە شێوەیەک هەڵسوکەوت کا کە بەندایەتی بۆ خوا ئەنجامدا و شتێک نەکا پێچەوانەی ئیمان و بۆ خوا سوڵحان بێت. بە کورتی تەقوا دێتە نێو هەموو کایەکانی ژیانەوە و تەقوا دێتە نێو هەموو بوارەکانی دینداری و دنیاداریەوە، هەر لە بواری فیکر و ئیمان و عەقیدەوە بگرە هەتا بواری عیبادەت و بواری تەزکیە و بواری ڕەوشت و ئاکارەکان و بواری خێزانی و بواری کۆمەڵایەتی و بواری بازرگانی و ئابووری و بواری سیاسی. تەقوا دێتە نێو هەموو کایەکانی ژیانەوە و متەقی و خۆپارێزیش کەسێکە لە هەموو کایەکانی ژیانیدا لە هەموو بوارەکاندا پابندە بە بەرنامەی خوای بەرزی مەزنەوە. شانی باسە ئێمە لە کتێبی نوێمی الئیسلام کەما یەتەجەلا فی کتاب اللهدا بە تەفسیل باسی تەقوامان کردووە. هەروەها لە کتێبی پێنجەمی مەوسوعەی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتندا لەوێشدا باسی هەر کام لە خواپەرستی تەزکیە تەقوامان کردووە. خوا بە کەڕەمی خۆی لەو کەسانەمان بژێڕێکە لە هەموو کایەکانی ژیانیاندا لە هەموو هەڵسوکەوتەکانیاندا سیفەتی پارێزکاریان دەبێ و خۆپارێز دەبن لە هەر شتێک کە خوا پێی ناخۆشە. بەتەکید خوا سوبحانە وتەعالە بەگشتی دووشتی پێ ناخۆشن، ئەوە کە ئەو ئەرکانی واجبی کردوون بیان شوێنی و هەروەها دووهەم ئەو قەدەغانەی کە دایناون بیان شوێنی. جا ئەگەر مسلمان خۆپارێز بێ بەتەکید نە ئەرکەکانی دەشوێنێ نە قەدەغەکانی خوا دەشتێنێ و سەرنجام ئەو ڕاستە ڕێی خوای پەروەردگار دەگرێ، ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەگرێ و لە عەیبداری دنیا و لە ناشیرین بوونی دنیا هەروەها لە گوناهباری و لە ئازار و سزا و دەردەسەری ڕۆژی دواییش پارێزراو دەبێت. خوا لەو کەسانە مامجێڕێ. لێرەدا دێنە کۆتایی ئەم ئاڵقەیەمان. وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. الحمد لله رب العالمين.